شێخی شۆڕشی کورد لە باکوور و پیری بەرهەوەستکاری تورکیای نوێ. لە بەردەم پەتی سێدارەی دوژمندا سەری بەرز کردەوە و پێی وتن هەرگیز پەشیمان نییە لەوەی کە لە دژیان کردوویەتی. هەستی ئاینی و نەتەوەیی پێکەوە کردە هەوێنی سەرهەڵدانی شۆڕش، بەڵام خیانەت و دوژمن پێکەوە پەلاماریاندا. شێخ سەعیدی پیران پیری تەریقەت و ڕابەری بەرخۆدان ساڵی 1868 لە ناوچەی پاڵوو لە نزیک دیاربەکر لەدایک بووە. دوای ئەوەی باوکی ڕوودەکاتە شاری خنیس، شێخ سەعیدیش لەگەڵی دەچێتە ئەو شارە و هەر لەوێ خوێندنی ئاینی تەواو دەکات. دوای مردنی باوکی ساڵی 1898 جێگەی دەگرێتەوە وەک شێخێکی خاوەنپایەی ئاینی و کۆمەڵایەتی خۆی بۆ خزمەتی خەڵک تەرخان دەکات. دواتر لەژێر کاریگەری شعرەکانی مەلای جزیری و ئەحمەدی خانی هەستی نەتەوایەتی بۆ دروست دەبێت. ئەو کاتەی دەوڵەتی عوسمانی کۆتایی پێدێت و تورکیای نوێ بەڕابەرایەتی موستەفا کەمال ئەتاتورک دادەمەزرێت، تێکەڵەی ئەلمانیەت و نەتەوەپەرستی دەبێتە سیمای هەرە دیاری دەوڵەتە نوێیەکە. دوای ئەوەی تورکیا هەوڵی سڕینەوەی تەواوەتی سەرجەم گەلانی ئەو وڵاتە دەدات و تەنانەت بە کوردەکان دەڵێت تورکی شاخ، شێخ سەعیدی پیران بە بیرۆکەیەکی تێکەڵ لە هەستی ئاینی و نەتەوەیی بیر لە شۆڕش دەکاتەوە لە دژی کۆمارە تازەکە. لە سەرەتاشەوە پەیوەندی بە هەریەک لە شێخ مەحموود لە باشوور و سمکۆی شکاک لە ڕۆژهەڵات دەکات. دواتریش نوێنەری دەچێتە حەلەب، ئەوەش وەک هێمایەکی ڕوون بۆ پێگەیشتنی بیری نەتەوەیی لە لای شێخ سەعید لێک دەدرێتەوە. ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنی سەرهەڵدان و شۆڕشەکەیان لەلایەن شێخ و ئەو گروپ و دەستانەی کە پەیوەندیان بە شێخەوە کردووە بەردەوام دەبن. ڕۆژی 21 ئازاری 1925 دیاری دەکەن بۆ هەڵگیرساندنی یەکەمین هەڵمەتی شۆڕشەکەیان، بەڵام ڕووداوێک کە لە دەی شۆباتی هەمان ساڵ و پێش دەستپێکردنی شۆڕشەکە ڕوودەدات، سەرهەڵدان و ڕوبەڕووبوونەوەی سوپای تورکیا پێش دەخات و ئەو کاتەی سوپای تورکیا لە هەوڵی دەستگیرکردنی چەند کەسایەتیەکی نزیک لە شێخ سەعید دەدەن، ڕوبەڕوویان دەبنەوە و ئیدی ئەوە دەبێتە یەکەمین ساتی هەڵگیرساندنی شۆڕش، بەڵام لە پێش وادەی دیاریکراوی خۆیدا کە پێشتر لەسەری ڕێککەوتبوون. بەشێک لە شارەزایانی مێژوو ئەو سەرهەڵدانە پێشوەختەیە بە یەکێک لە هۆکارەکانی کەوتنی شۆڕشەکە لێک دەدەنەوە. ئەو کاتەشی بڕیاری پەلامار و هەوڵی کۆنتڕۆڵکردنی شاری ئامەد دەدەن. لە دوای هێرشێکی بەرفراوان شارەکە لە دەستی سوپاکەی ئەتاتورک ئازاد دەکەن، بەڵام دواتر بە هۆکاری نابەرامبەری هێزەکان سوپای تورکیا دیاربەکر داگیر دەکەنەوە. هێرشەکەش زۆر فراوانتر دەبێت و هاوکات هەڵگەڕانەوەی بەشێک لە هۆزە کوردەکان لە شێخ سەعید وا دەکات ڕیزەکانی شۆڕش پەرتەوازە و شپرس ببن و شۆڕشەکە ڕوبەڕووی شکست ببێتەوە. دوجار بەهۆی خیانەتی دوو هۆزی گەورەی کوردەوە لە نیسانی 1925 شێخ سەعید و ژمارێکی زۆر لە شۆڕشگێڕانی هاوڕێی دەستگیر دەکرێن، بە ناپاکی لە دژی نیشتیمان تۆمەتبار دەکرێن و دواتریش دادوەرێکی کورد بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەردەکات. شێخ سەعید دەچێتە بەردەم پەتی سێدارە و بە تورکەکان دەڵێت هەرگیز پەشیمان نییە لەوەی شۆڕشی لە دژیان کردووە و نەوەکانی شانازی بە مێژووی خۆیانەوە دەکەن. دژایەتیکردنی شێخ سەعید و شۆڕشەکەی لەلایەن تورکیای کەمالیەوە تەنیا بە لە سێدارەدان کۆتایی نەهات، تاوەکو چەندین ساڵی دواتریش نەوەکانی شێخ لە خوێندن و هەموو مافێکی تر بێبەش کران. بەشێک لە شارەزایانی مێژووی کورد باز لەوە دەکەن شۆڕشەکەی شێخ سەعید ئاینی یان نەتەوەیی بوو بێت هیچ لەو ڕاستیە ناگۆڕێت کە لە پێناو گەلەکەی خۆی و بۆ ئازادی و لە دژی داگیرکاری و هەوڵی سڕینەوەی کورددا بووە، هەوڵێکی تەواو نەتەوەیی و ڕزگاری بووە بۆ بەگشتداچوونەوەی ستەم و داگیرکاری کەمالیەکان لە تەواوی کوردستان و بە تایبەت لە باکوور.